خەمپرسە لەگەڵ بەڕێز دکتۆر عەلا ئەلنەشۆ شرۆفەکاری ئەمنی و استراتیژی کە لە ستۆدیۆ میوانمانە زیاتر گفتوگوی لەبارەوەکەین. دکتۆر بەخێر بن، عێراق بۆچی بۆتە گۆڕەپانی گروپ و میلیشیاکان؟ بەڵێ پرسیارەکە گەر بە کورتی دووبارە بکەیتەوە. عێراق بۆچی بۆتە گۆڕەپانی گروپ و میلیشیاکان؟ بەڵێ سڵاو و ڕێز بۆ ئێوەی بەڕێز و سڵاو و ڕێز بۆ کەناڵە بەڕێزەکەتان. لە ڕاستیدا ئەم بابەتە دەستی پێکردووە دوای سەرکەوتن بەسەر داعش لە ساڵی 2017دا و حکوومەتی ئەو کاتە سەرکەوتنی بەسەر داعش ڕایگەیاند. ئەمەش بەڕاستی هێزی دیکە هاتە نێو گۆڕەپانەکەەوە هەر لەو کاتەوە تاوەکو ئەمڕۆژ ئەو هێزە گروپانە چەکدارانە بەردەوامیان چالاکیان هەیە و تەواوی توانەکانی دەوڵەتی عێراقیان کۆنتڕۆڵ کردووە، توانە ئەمنیەکانی دەوڵەتی عێراقیان کۆنتڕۆڵ کرد. تەنانەت دۆسەی ئەمنی و سەربازی لەدەست گروپە چەکدارەکاندایە. بەڕاستی ئەمە هەڕەشە لە قەوارەی دەوڵەتی عێراق دەکات، هەڕەشە لە بوونی عێراق وەکو دەوڵەت دەکەن. ئەمە مەترسیە لە چوارچێوەی یاسانی و دەوڵەتەکاندا پێویستە دەوڵەت سیستەمی سیاسی خۆی هەبێت. ئەمە کۆمەڵێک پارت و لایەنی سیاسی پێشی دێنین کە بەشدارن لە پرۆسەی دیموکراتیکە ئەمریکا. ئەم دیموکراسی لە ساڵی 2023 بۆ عێراق هێناوە کێشەکە لێرەدایە. ئەم میلیشایانە بە پاڵپشتی دەرەکی و بە ئەجێندای دەرەکی کار دەکەن و توانیویانە چالاکی خۆیان جێبەجێ بکەن و کۆنتڕۆڵی زۆرێک لە توانەکانی دەوڵەتی عێراق بکەن. هەروەکو باسمان کرد ئەو توانە سەربازی و ئەمنیەکانی دەوڵەتی عێراقیان کۆنتڕۆڵ کردووە بەداخێکی زۆرەوە کە دەیڵێم سیستەمی دامەزراوەی سەربازی لە عێراق بەڕاستی کۆتایی هاتووە. ئەم دامەزراوە سەربازی ئێستا بەدیلەکەی چیە؟ گروپە چەکدارەکان کۆنتڕۆڵیان کردووە، ئێستا کۆنتڕۆلی بڕیاری ئەمنیان لە عێراق کردووە. لە ڕاستیدا ئەوەی کەوا تێبینیمان کردووە لە ساڵی 2017ەوە ئێمە تێبینیمان کردووە تاوەکو ئەمڕۆ دەبینین ڕۆژانە توانای گروپە چەکدارەکان زیاتر دەبێت. هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی ئەوەی دەڵێن بەڕاستی پاڵپشتێکی دەرەکی هەیە بۆ گروپە چەکدارەکان لە هەمان کاتدا بەریەکەوتنی بەرژەوەندا هەو بەشەکان لە نێوان هێزە نێودەوڵەتەکاندا ئەمای بەسەر گۆڕەپانی عێراق و بڕیاری عێراقیدا سەپاندووە. دکتۆر حکوومەتی عێراق بۆ ناتوانێت ڕایان بگرێت، بۆ ناتوانێت سنوورێکیان بۆ دابنێت؟ لە ڕاستیدا ئەوەی کە کۆنتڕۆڵکردنی ئەم گروپانە زۆر قورسە، چونکە هەندێک لە گروپە چەکدارەکان چەکیان هەیە، تەنانەت چەکیان لە سوپای عێراق و دامەزراوەی سەربازی زۆرترە. درۆنیان هەیە، موشەشیان هەیە، موشکی مامناوەند و درێژیان هەیە. لە مانکاتدا توانای سەربازی زۆر گەورەیان هەیە، تەنانەت لە سوپای عێراقش تواناکانیان زۆر زیاترەوە، زۆر زیاترە. هەندێک توانای دیکەش هاوشەوی فڕۆکەی بۆ فڕۆکەوان کە بەڕاستی ئەرکەکان سنوودارە. بە بۆچوونی من ئەوەیە میلیشیەکان ناکرێت درۆنیان هەبێت، درۆنەی عەبابیل و فڕۆکەی عەبابیل و ئەقسا و میراج و ئەو فڕۆکە ئەو چەکە پێشکەوتویانە هەبێت کە ئەمە هەڕەشە لە ئاسایشی نیشتیمانی عێراق دەکەن. ئەمانە لە شەڕی غەزە ئێستا ئەم چەکە پێشکەوتوانە بەکار دەهێنرێت. لە دوور مەودادا لێدانی من کە سەربازەکانی ئەمریکا لە سووریاش بەکار هاتووە. بۆیە بە بۆچوونی من ئەو فڕۆکە بێفڕۆکەوانە ناکرێت گروپێکی چەکدار خاوەنی درۆن بێت ئەگەر هاتوو پاڵپێشتێکی هەرێمی نەبێت بۆ ئەو گروپە چەکدارانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ. تەنانەت موشەکەکان لە چوارچێوەی دەوڵەتە چۆن دەتوان دەستیان بەو هەموو کەرەستە سەربازی و درۆنە بگات؟ لە ڕاستیدا دەوڵەتی عێراقی من بەرپرسم لە قسەی خۆم ناتوانێت دەوڵەتی عێراق گۆڕانکاری بکات، هەڵوێستی خۆی بەرامبەر بە گروپە چەکدارەکان بگۆڕێت، تەنانەت کۆتایی هاتنیشیان. چونکە دەوڵەتی عێراق ئێستا ناتوانێت کۆتایی بەم گروپە چەکدارەکان بێنێت تەنها بە پاڵپشتی هێزی نێودەوڵەتی نەبێت. هیچەیە ئەوش ئەمریکا. ئەمڕۆ ئەمریکا لە ناوچەکەدا کۆنتڕۆڵی ئاسمانی عێراقی کردووە، ئەمریکا کۆنتڕۆڵی ئاسمانی کردووە. لە هەمان کاتدا لەسەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی لە عێراقدا بجێڕێت، چونکە تەنانەت میلیشیاکان هەڕەشە لە ئەمریکاش دەکەن. بۆیە ئەمڕۆ ئێمە باسی ململانەکان دەدەین
بەڵام لە هەمان کاتدا لەسەر ئەمریکاش پێویستە ئاسایش و سەقامگیری بۆ عێراق دابین کە چونکە بەرپرسیارەتی ئەخلاقی و یاسایی لە ئەستۆی ئەمریکایە لە هەمان کاتدا چونکە ئەم پرسا پەیوەستە بەو بەڵێنانەی ئەمریکا کە بە تەواوی لایەنەکانی داوە کەواتە ئێستاش پێمان وایە ئەو لایەنە سیاسیانەی دەوڵەوەنەش لایەنی کوردی کە لە هەمان کاتدا ڕوبەڕووی هێرش دەبێتەوە 100 هێرش ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەم هێرشانە بەڕاستی پێویستە ئەمریکا پێداچوونەوە بە سیاسەتەکانی بکات لەگەڵ ئەو گروپە چەکدارانە بە پلەی یەکەم لەگەڵ ئەمەشدا پێویستە دەوڵەتی عێراقیش بە پرسیارەتی یاسایی و دەستوری خۆی جێبەجێ بکات چونکە ئەمڕۆ هەرێمی کوردستان بەشێکە لە جوگرافیای عێراق ناکرێت بە ئامانج بکرێت لە هەمان کاتدا پێشمەرگە بەشێک لە سیستەمی بەرگری عێراقە بە گوێرەی دەستور بە ئامانجکردنی پێشمەرگە واتە بە ئامانجکردنی سیستەمی بەرگری عراقیە سیرکە لە ڕابردوودا هەڕەشە هەبووە کە گوتیان شەڕی درۆنەکانە بەڵام ئەم شەڕی درۆنانە ناکرێت لەسەر حسابی عراقیەکان و حسابی هەرێمی کوردستان بێتە چونکە ئەمڕۆ هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەو بۆ دومانانە بۆتەوە لەلایەن ئەم گروپە لە ئێستا دەرچوانەوە. ئەمریکا لەمە زیاتر چی بۆ عێراق بکات کە ساڵانە زیاتر لە ملیارێک دۆلاری پێدا ڕاوێژی سەربازی پێشکەشەکە بانەری سەربازی لە عێراقن پێتەنوانیتر وە حکوومەتی عێراقە کە بێ ئەرکەکەی خۆی جێبەجێ بکە؟ من پێم وایە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ بوونی ئەو هەموو چەک و چۆڵە و درۆنە پێشکەوتووانە بەرپرسیارەتی لە ئەستۆی ئەمریکایە چونکە ئەمڕۆ ئاسایشی عێراق پێویستی بە پێداچوونەوە پێداویستی بە لێکۆڵینەوە هەیە لە هەمان کە پێویستی بە مەشق و ڕاهێنانی و دیراسەکردنی زیاتر و چوارچێوێکی ڕاست و دروستی بۆ دامدرێت بۆ پاراستنی ئاسایشی عێراق ئەم چوارچێوانە چۆن دادەندرێت بە پاڵپشتی دادەندرێت چونکە بەڕاستی پاراستنی ئاسایش کۆششی هەمەکارەیە و هەرەوەزیە لە هەمان کاتدا عێراقیەکان دەبێت ڕۆڵیشان هەبێت لە هەمان کاتدا چونکە ناکرێت هەنێکە لە حسابی هەنێکی دیکان کار بکەن هەر پێشکەوتنێکی سەربازی ڕوو بدات ناکرێت میلیشەکان پێشکەوتوو بن لەسەر حسابی پێشمەرگە و سوپای عێراقدا بە بۆچوونی من پێویستە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سنوورێک بۆ ئەم بابەتەدا بدرێت دەبێت ئەم میلیشانە بەهێز چەک بکرێن هەمان کاتدا بنکەی سەربازی لە ئەمریکی لە عێراقدا هەیە ئەمە بە گوێرەی ڕێکەوتنی سۆفا لە ساڵی 2009 واژۆ کراوە ئەمە پێویستە ئەمریکا ئەو ڕێکەوتنانە جێبەجێ بکات لە هەمان کاتدا حکوومەتی عێراقیش ڕێکەوتنی سۆفا جێبەجێ بکات بۆ پاراستنی ئاسایش ئەو پرۆتۆکۆڵە ئەمنیانەی هەن کە پێویستە جێبەجێ برێن وەکو خۆی لە هەمان کاتدا ئەو پەیوەندی ستراتیژی و چوارچێوەی ستراتیژی کە دەکرێت ئەویش ئەمریکا پێویستە وەکو خۆی لەسەر زەوی جێبەجێی بکات چونکە ئەو ڕێکەوتنانەی کەوە هەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ یاسا نێودەوڵەتەکان هەیە کە عێراق و ئەمریکیەکان لەسەری ڕێکەوتن بۆ ئەوەی کەوە عێراقێکی سەقامگیر هەبێت عێراقێکی هەبێت. ڕابردووە لە پەرلەمان لایەنی شیعە بڕیاریاندا بە دەرکردنی هێزەبیانەکان لە عێراق لە کۆتا قسەیدا محەممەد شیع سوودانی ئەویش دەڵێت بە هێزەبیانەکان بچنە دەرەوە پێویستمان پێیان نییە. ئایا عێراق پێویستی بە هێزی بیانی نییە؟ بێگومان بوونی هێزەکانی ئەمریکا بوونی فڕۆکەکان و بڕووی بن کە سەربازەکانی ئەمریکا بەڕاستی پێویستە زامنی ئاسایشی عێراق بۆ هۆکاری زۆرەوە چونکە ئێستا ئێران وڵاتانی دیکە لە هەمان کاتدا دەستەوەردانی ڕاستەوخۆ هەیە لەلایەن وڵاتانی هەرێمیەوە لە هەمان کاتدا ئەوەی کە ئێستا ڕوودەدات ئەو درۆنانە ئەمە میلیشەکان دروستیان نەکردووە میلیشەکان ناتوانن درۆنەکان دروستکەن چونکە پێویستی بەچیە پێویستی بە شارەزایەکی زۆر هەیە پێویستی بە توانایی دەوڵەت هەیە میلیشەکانە ڕەنگە و توانایە نەبێ بۆ دروستکردنی درۆنەکان بوونی ئەمریکا لە عێراق زۆر پێویستیە بابەتی پەرلەمانی عێراق لەم کاتەدا بەڕاستی ئەو کاتە سونە و کرد دەنجیان بە دەرکردنی بڕیاری دەرکردنی هێزەکانی ئەمریکا نەداوە کەواتە زۆرینە نییە ئەگەر هات زۆرینە بواە ڕەنگە بابەتەکە بە شێوەشی دیکە قسێکی دیکە لەسەر کرا بواە بەڵام لەگەڵ بوونی ئۆپۆزیسیۆنی کورد و ئۆپۆزیسیۆنی سونە کە دەیانەوێت ئەمریکا بمێنێتەوە ئێمە ئەمڕۆ دەزانین کەوا پەکەکە لە ناوچەکەدا بوونی هەیە وڵاتانی دیکە دەسوەردان دەکەن بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕاستەخۆ ناڕاستەخۆ سیاسی و ئابووری دەسوەردان هەیە پەیوەندی ئابووری هەیە لەگەڵ وڵاتانی دراوسێ کە ڕەنگە عێراق نەتوانێت کۆنتڕۆل
کنترۆڵێ بکات ئەمڕۆ ئەو نەوتێکە هەیە ئەو پارودەرەیە هەیە لەدەست چێ لەدەست ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەواتە دەرچوونی ئەمریکا لەم کاتەدا بەڕاستی مەترسیە لەسەر چێ لەسەر ئاسایشی نیشتیمانی عراقی وەکو گوتم پێویستی لە سەرەتا گفتوگۆکانمدا عراق پێویستی بە ئەمریکا بەرپرسیارەتی ئەمریکاشە کە پێویستە ڕۆڵی خۆی ببینێت و لە پێداچوونەوەی ئاسایشی نیشتیمانی لە عراقدا دوولیای هاوبەشەکرێت لەنێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عراق ئێستا دوولیای هاوبەشە لە ڕاهێنانن دواتر لە ناوچەی بۆشایی ئەمنی دابڕێن ئەم دوولیای هاوبەشە توانن ئەم گرفتەی گروپە چەکدارەکان چارەسەر بکەن کە تەراتێن نەکەن لەو ناوچانە لە ڕاستیدا هاریکاری لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عراق زۆر پێویستە بۆ هەردوو لەلایەک هەندێک ناوچە هەیە کە بۆشایی ئەمنیان تێدا هەیە هەندێک ناوچەیەمان هەیە بۆشایی ئەمنی تێدا هەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی فێدراڵیدا پێویستە ئەم بابەتە چارەسەر بکرێت هەندێک کێشەی چارەسەری دیکەش بەڵام چارەسەری هەمیشەی ڕاستەقینە نەبووە چارەسەری پێنە و پەڕۆ بووە لەسەر بنەمایەکی ڕاستەقینە و هاوبەش نەبووە لە نێوان پێشمەرگە و سوپای عراقدا ئێمە دەمانەوێت چارەسەرێکی هەمیشەی هەیە لە بێت لە نێوان پێشمەرگە و سوپای عراقدا ناوچەیەکی ئامن و ئارام هەبێت پێویستە عراقیەکان جوڵەی خۆیان بکەن بەبێ ئەوەی کە هەڕەشیان لەسەر هەبێ بەبێ ئاڵنگاری بەڵام بەداخەوە دەرەچکە دێڵێمەوە کەەوە هەندێک جوڵە هەیە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان زۆر جدی بووە بۆ پڕکردنەوەی بۆشای ئەمنیەکان بەڵام لە هەمان کاتدا لە بەرامبەردا حکوومەتی فیدراڵی دەبینین بە شێوازێکی دیکە مامەڵی کردووە هەندێک بەڵێن هەبووە جێبەجێ نەکراون کە بە هەرێمی کوردستان درراوە بۆیە خۆدزینەوە لە بەڵێنەکان بەڕاستی کاریگەری و کاردانەوەی لەسەر تەواوی جونگەکان کردووە لەوانە جونگەی ئەمنی و هاریکاری لە نێوان پێشمەرگە و سوپای عراقیدا بە بۆچوونی من پێویستە حکوومەتی فیدراڵ پابەندی بەڵێنەکان و پابەندەکانی بێت لە بارامبەر حکوومەتی هەرێمی کوردستان و تەواوی پێکاتەکانی دیکە کەوا بەڵێنیان پێداوە بۆ ئەوەی کەوا بێکەوە بتوانن چارەسەرێکی پێویست دابدرێن متمانە هەبێت لە نێوان لایەنەکاندا بۆ ئەوەی کە دیرگایکی ڕاستەقینە هەبێت بۆ عراق لە ساڵی 2024 لە شۆ شرۆفەکاری ئەمنی و استراتیژی لە ستۆدیۆمیان بوو سپاس بۆ هاتتان دکتۆر.